دیمەنی سەرەتای تەقینەوەی ئۆتۆمبیلی ئەفسەرێکی دژە تیرۆرە لە گەڕەکەی 32 پارکی هەولێر. ئەفسەرەکە ناوی هاوکار عەبدوڵڵایە و پلەی عەقید بووە لە دژە تیرۆری یەکێتی. بەهۆی بەهێزی تەقینەوەکە دەست بە جێگیانی لەدەستدا و خوشکێکیشی بریندارە. ئەو سیارە عەبوایان لە بۆ دانابەوە لە لای پشتەوەیە، عەبوەکە تەقیتەوە و ڕاستخۆی بە عامودەکەی دادایە و سیارەکە گڕی گرتووە، 4 منداری تێدا بووە، 2 چیژی خۆی تێدا بووە کابرا لەگە خێزانەکەی و لەگە خوشکەچی. باش وەالحەمدولیلا ئەگە 2 چیژەکە گچکۆکەکانەوە سەلامەت بوون بردمانە ئەوەی تەمەنیان چەند بوو منداڵەکە؟ تەمەنیان وەڵا تەقریبەن یەکیان 10 سال بوو، یەکیان 6 سال دەبوو. بەپێی ڕاگەندراوی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان تەقینەوەکە لە ڕێگەی 2 بۆمبی لەکێنرا و ئەنجام درراوە. غارماندا ئاگری لێر دەستە نعبێنی سەکن و ساقی زەلامەکە ئاگای لە خۆنما بوو لە هۆشخۆی سوو بوو ئەوەکان دەرێنا 2 ئافرەت و 2 مندار گسکە بوو یەکیان لاقما قستاوی ناوانە خوارد عین دری لە خۆ بەوە لە خۆ سوو ئافرەتەکەشمان بدە خاینەکە وڵاتر هەتا وەزعەکە وڵات چەند عەریق و مەریخ هەر چەند مالێدا ئیستا ئاسیر لێنەکە. ئەو ئەفسەرەی دژە تیرۆری یەکێتی ماوەی نزیکەی 10 ساڵ بووە لە گەڕەکی 32 پارک نیشتەجێ بووە، خێزاندارە و باوکی 2 منداڵە. ئێرە گەڕەکی 32 پارکە لە هەولێر، ئەمەش ماڵی هاوکار عەبدوڵڵایە. لەم گەڕەکە کاژێر نزیک 2 نیوەڕۆ لەگەڵ خوشکێک و هاوژین و 2 کچەکەی بۆ خواردنینانی نیوەڕۆ سواری ئۆتۆمبیلەکەی بۆ بم ئاراستەیەدا هاتووە، بەم کۆڵانەدا سوڕاوەتەوە بۆی بێرەدا بچێتە سەر شەقامی سەرەکی گەڕەکی 32 پارک و بۆی کە دەچێتە سەر شەقامی 100 مەتری بۆی بتوانن بچن لە یەک لە چێشتخانەکانی هەولێر نانی نیوەڕۆ بخۆن، بەڵام کە گەیشتۆتە پێشەوەی بگاتە سەر شەقامی ڕئیسیەکە شەقامی سەرەکیەکە لێوە ئۆتۆمبیلەکەی تەقیوەتەوە ئەو بۆ بەچێنراوی کە بۆی دانرا بوو لێوە تەقیوەتەوە، بۆیە هاوکار هەر دەست بەجێ گیانی لەدەستداوە، خوشکێکیشی بریندارە و 2 منداڵ و هاوژینەکەشی سەلامەتن. هاوکار عەبدوڵڵا ناسرا و بە هاوکار جاف بەرپرسی دەستگای زانیاری و دژە تیرۆری یەکێتی بووە لە نینەوە. دەستگای ئەمنی جاتی ئەمنی وا لێروکانە نەچووکە ناوبرا پلەیەکی سەربازی هەیە بە عەقیدی دژە تیرۆر بووە، تاوەکو ئێستا نازان ڕووداوەکە چۆنە، تاکو دەستگاکانی لێژنە ئەمنیەکان لایانی بەرپرس ئەوان ڕووکردنەوەی تەواو لە هەردوو ڕاگەندراوی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان و ئاژانسی پاراستن و زانیاری یەکێتی دەردەکەوێت کە هاوکار عەبدوڵڵا پێشتر ئەفسەری ئاژانسی پاراستن و زانیاری یەکێتی بوو و لە دوای ڕووداوەکانی 8 تەمموز و کێشە نێوخۆیەکانی یەکێتی پەیوەندی بە دژە تیرۆری یەکێتیەوە نەماوە. ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانیش ئاماژەی بەوە کردووە کە هاوکار عەبدوڵڵا لە هەولێر لە ئەرکەکەیدا بەردەوام بووە. لە هەور شێخ جەنگی دوای 5 کاژێر لە ڕووداوەکە پەیوەندی بە سەرۆکی حکوومەتەوە کردووە و داوای ئاشکراکردنی ئەنجامدەرانی ڕووداوەکەی کرد. فەرهاد وڵەمەری ڕووداو هەولێر.